ئەم کاتتان باش زۆر خوشحاڵم لاوکەیکی نوێی بەرنامەی جیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ تاوتۆکردنی پرسێکی دیکەی ئابووری گرنگ کە پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. لاوقەی ئەم جارەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بەو خواستە گەورەی کە لەسەر لیرەی سووری و سەبارەت و تمەنی ئێرانی دروست بووە. ئەم دوو دراوە چ لیرەی سووری و چ تمەنی ئێرانی ناسەقامگیریەکی گەورەی لە بازارە بەخۆیەوە بینیوە و سەرنجام ئەم ناسەقامگیریە لای هەندێک کەس وەک دەرفەت تەماشاکرێت بۆ قازاجکردن و بە پێچەوانەشەوە مای زیان و زەرەدا بۆ هاوڵاتیان. ئەوەی کە لە بەردەستی منە ئەیبینن بۆ نمونە ئەمە هاوڕێیان دەتوانن زوومی بکەنە سەر ئەوە بریتە لە PA 2000 دیناری لە لیرەی سووری. PA 2000 دیناری وەک لە وێنەکەی دەردەکەوێت لە دیوی یەکەمی وێنەکەی ڕسمی سەر کۆماری پێشووە بەشار ئەسەد و دواتر وێنەی مزگەوتی ئەمەوی دانراوە زائیدەن هەندێک ئارم و ئاماژەدان بە بانکی ناوەندی سووری کە دەرچوێنەری ئەوەیە و دیوی دووهەمیشان بریتە لە هۆڵی کۆبوونەوەی پەرلەمان یان ئەنجومەنی یاسادانانی سووری. ئەمانەی دیکە فیاتە جیاوازەکانی ناو لیرەی سووریە بۆ نمونە ئەمە 1000 دیناریە. ئەم لیرەی سووریا ساڵی 2010 بەر لە بەرپابوونی بەهاری عەرەبی $1 بەرامبەر بە 50 لیرەی سووری بوو. 50 لیرەی سووری بەرامبەر بە $1 بوو. بەڵام ئێستا ئەمڕۆ بانکی ناوەندی سووری بە ڕسمی بڕیاریدا بەرامبەر بە هەر دۆلارێک 12500 لیرەی سووریا. ئای تەسەور کە لە $50ەوە بۆ 12500 لە سەروبەندی ڕوخاندنی ڕژێمە لە سووریا کاتێککە ئێستا چەکدارەکان بەرەو دیمەشقاتن تا دەوروبەری 30,000 ڕۆژ $1 بەرامبەر بە 30,000 لیرەی سووری کە ئەمە گەورەترین داڕوخان بوو. لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دۆخەکە بە جیاوازە، یعنی لە دەوروبەری 3 ئەوەندەی نرخی ڕسمی لیرە لە بازارەکانی ئاڵۆگۆڕی دراو لە دیمەشق لە هەرێمی کوردستان 3 ئەوەندە نرخەکەیەتی. ئەمە بەڕاستی مای سەرسوورمانە و لە لایەکەوە هەندێک کەس وەکو دەرفەتی بینن بۆ قازاج و بسنەس لە لایەکی دیکەشەوە جێگەی مەترسیە بۆ هەندێک کەس کە ڕەنگە بە یەک جار داڕوخی و زیانێکی گەورەکەن. ئێمە لە بەشێکی دیکەی بەرنامەکەمانە لەبارەی تمەنی ئێرانیەوە قساکەین کە تمەنی ئێرانی بە ئەو گەماروی لەسەر ئێرانە و دواتریش بە متەئسیر بوون بەو ڕووداوانەی لە سووریا ڕۆین داڕوخانی گەورەی بەخۆ بینیوە. ئەمڕۆ $100 ئەمریکی گەشتە 7,600,000 تمەنی ئێرانی و ئێران بە ڕسمی نرخی $100 لە 4,200,000 تمەنەوە بۆ 6 میلیۆن تمەن بەرز کردەوە. ئەمەش گۆڕانکارێکی نوعیە. ئەمە ئەیبینن بۆ نمونە فیئێکی ڕیاڵە ئەمە 50,000 تمەنیە 50,000 تمەنە بۆ کامە فیئێکی بەرزە یەکێکە لەوانەیە کە بەهایەکی زۆری لە ئێرانایە و چووکە سووک و سۆڵە و بەهاکەشی فیئەکەشی بەرزە. لاڵقەی ئەم جارەی بەرنامەکەمانە لە گفتووەکردن لەسەر ئەم پرسا دوو میوانم هەیە. میوان یەکەمم لە ستودیۆ لەگەڵمایە بەڕێزکاک ئیسماعیل محمود مامەڵەکار و شارەزا لە بازاری دراو و لە شاری هەولێرەوە بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندیم لەگەڵا کە پسپۆڕی ژمێریاری و دارایە. سڵاو لە هەردوو میوانی بەڕێزەکەم. بەڕێزیش کاک ئیسماعیل پێم خۆشە لە سەرتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەم خواستە گەورەیە لەسەر لیرەی سووری بۆ ئایا ئەو تەوەقعی کە پێی وایە ئایندەی لیرەی سووری ئایندێکی زۆر باش ئەبێ و گەماورەکان لە ئاچن و بژانەوەیکی گەورە لە ئابووری ئەو وڵاتەیە ڕوو ئەدا ئەمە لە جێگەی خۆیەتی ئەم تەسەورە ئەو بەرزبوونەوە گەورە و بژانەوە گەورە لە ئابووری سووری و بەهای لیرەی سووریا ڕوئەدات؟ بە ناوی خوای گەورە سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. ئەوەی کە باسیەکەی بەڕێزت ئێمە زووە بڕیار لەسەرەوە بین داهاتووی سووریا جارێ ئێمە لە هەوڵی بینەری مەشهەدەکانی ناو گۆڕەپانی ساحەی سووریایین. ئەوەی کە ڕوئیای خەڵکە بۆ بەهای لیرەی سووری لە ئەمڕۆ لە بازارەکانە بە تایبەت ئەگە سەیری بازارەکانی هەرێمی کوردستان و بە زیاتریش سەیری بازارەکانی بۆ سەی سلێمانی بکەین. ئایا ڕوئیاکە ڕوئیایەکی زانستی و علمیە
کەوا بەهای لیرەی سووری ئەتوانین بڵێن میلیۆنێ لیرەی سووری لە 100,000 دینارەوە گەیشتە 700,000 دینار ئایا ئەمە لە ڕووی عیلمی و زانستیەوە بوو ئەم باە ئایا ئەوەی تریان ڕاسترە کە عشوایی و فەوزایەک بوو کەوتە ناو بازارەکان و خەڵک شوێنی کەوتن ئەگەر ئێمە ڕاستی بڵین ئێمە من بۆ پێشەکی ئەمە پێش 2 ساڵ لەمەوە پێش بۆ زۆرە لە کەناڵەکان باسی ئەوم کردووە بەی جۆرە نزیکی لیرەی سووری مەکەون و تومەنی ئێرانی و لیرەی تورکی و لیرەی لوبنانیش بالفعل لەو کاتێک کە ئێمە قسەمان کرد تام دەقەی لەگەڵ بەڕێز قسەکەین ئەم باهای ئەم دراوانە بەردەوام بەرەو دابەزین دێت بۆ کارەکەیشی ئەوەیە ئەم وڵاتانە بینیان خۆش نییە لەگەڵ ئەمریکیەکان و ئەمریکیەکان و بانقی فیدراڵی ئەمریکی پشگیری ئەم دراوانە ناکەن ئەمانە نەیاری ئەمریکیەکان و بەخواستی ئەمریکەکان ناجوڵێن بۆیە تەسیرات لەسەر عملەی ئەم وڵاتانە کراوە لیرەی سووری شێکێکە لەوانەی کە بەر ئەم شاڵاوە کەوتووە باشە لە بازارەکانی هەرێمی کوردستانە خێرە لە سووریا وەکو بەڕێزت باست کرد ڕۆژێ پێش کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد ملیۆنە لیرەی 3 ملیۆن لیرەی سووری بە $100 بووە دوای کەوتنی بوو بە 2 ملیۆن بەڵام لە بازارەکانی هەرێمی کوردستانە ملیۆنە لیرەی سووری بە 100,000 بوو لە یەکەم ڕۆژ و لە یەکەم ڕۆژە تا 300,000 دینار بردیان لە دووەمی ڕۆژە تا 700,000 دینار بردیان ئایا ئەمە خواستێک بوو لەلایەن هاوڵاتیانەوە ئەمەیە کاک ئیسماعیل چی لە پشت ئەم بەرزبوونەوە خێرایەی نرخی لیرەوەیە بەرامبەر بە دینار ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕۆژانی ڕابردوو ڕۆژانی ڕابردووی سووریا ئایا 30 ساڵە حکومەتی سووری حەساری لەسرە شەڕی ناوخۆی هەیە هیچ داهاتێکی دەرەکی نییە بۆ وڵاتەکەی بەچی ژیاوە بەڕێی ئێمە ئەوەی کە لە بازار ڕابووین بینیمانە بای $100 ملیارد بای $100 ملیارد لیرەی سووری چاپ کراوە بەڵگەیشەوەیە ئەم لیرە سووریانەی کە دێتە بازارەوە هەمووی لایلۆنی بانکی پێوەیە دەستی هاوڵاتی نەبینیوە ڕاستە و ڕاست بۆ دەرەوەی وڵاتی سووریا چووە بە عێراقتەوە بە ئێرانتەوە بە تورکیاتەوە بە قەتەرتەوە بە ئیماراتەوە بە ئەفغانستانتەوە بای $100 ملیارد لەم لیرە کەوتۆتە بازارەکان من لەگەڵ زۆرێ لە بازرگانەکانە کە قسەمانە کرد پێش ساڵە لەمەوە پێش ملیۆنێ لیرە زۆر هەرزان ببوو بەڕای بەعزێ لە بازرگانەکان 3,500,000 دیناری ئەکرد کە زۆر کەس ئەمەی خەز نەکرد من کەس دەناسم بای 7 دەفتەر لیرەی سووری لەو زەمەن دەکڕیوە 7 گەڵای بۆ نەئەکرد باشە ئەم لیرە سوورێ بە قەبارەیەکی زۆر هەیە لە ناوخۆی عێراق و لە وڵاتانێکی کە باسم کرد بۆ حکومەتی سووری تا ئەو کاتێک کە ڕووخا حکومەتی بەشار ئەسەد پەنای بردووە بۆ ئەمە وەک بۆیە بەهاکەی لە دەستداوە دۆلاری پێڕاکێشاوە زێڕی پێڕاکێشاوە بۆ بانکەکانی خۆی دەستێکی ناوخۆیی لە ناو بازارەکانی هەرێمی کوردستان جا بە عەرزت کەم دەیەوێت لیرەیەکی پێشوەخت خەزن کرا و لەم بارودۆخەیە ساخت بکاتەوە بەتاکید کەسانێکەیە لە 500,000 دینار لیرەی کڕیوە لە 700 کڕیوێتی ملیۆنێ بەلومێ ملیۆنێ کڕیوێتی 500 بە 500 کڕیوێتی خێرە 50,000 سەرفەکرێت ئەگەر من بەنمونە بێ بڵێ من کەسێکم بای $20 لە لیرەی سووریم هەیە با نمونونەکە من بێنمەوە بۆی بینەر و بیسەرانتان واسەحتر لە پەیامەکە تێبگەن ئەگەر من بای 20 لیرەی سووریم هەبێ و هەموو ملیۆنە لیرە بە 100,000 دینار بێت تەڵەب لە بازارەکەم چێ بە 150,000 لایەتی باشە ئەی کڕم ئەوی شەخەمە پاڵی چونکی لەم لە بای 20 دەفتەری ترم کڕیوە بەهاکەی بەرزەکەمەوە تەڵەبەکەم چێ بە 200 لایەتی چێ بە 300 لایەتی پێم وایە ئەمەی چێ بۆ لە هۆکارەکان بۆی ئەوانەی کە جێماون با توانیان لیرەی سووری تا ئەو ڕادەی بەرزیکەنەوە گەیانیانە 700,000 دینار 700,000 دینار لەوە دووە شرۆفەکاران و ئەوانەی کە وەکو بەڕێستان و میدیاکاران توانیان بەرچاوڕوونیەک بە هاوڵاتیان بن کە نەخێر ئەمە غەڵەتە لە ڕووی زانستیەوە ئەمە تەنافۆزایەکە هەر بەسەریعیش لە ڕۆژی یەکە لە ڕۆژی لە دوێنێ تا 500,000 دینار مڕەجع بووەتەوە ئێستەیش کە قسە لەگەڵ بەڕێز دەکەم ئەمڕۆ بە 275,000 دینار 5,000یەکەی بە 2000یەکەیشی بە 220,000 دینارە مڕەجع بووەتەوە بە پێی پێشبینی من وەکوم خۆم پێشبینیم بۆ کردووە مڕەجعەکە زیاترە بێت تازە هاوڵاتیان تووشی زەرەر بوون هاوڵاتیان پەلاماری ئەم لیرەیاندا ئەوانەی کە دوێنێ لە زەرەرابوون ئەمڕۆ لە خێران ئەوانەی کە دوێنێ لە زەرەرانە بوون ئەمڕۆ لە زەرەران ئەگەر نمونەی دوێنێ بۆ ئەمڕۆ بێنیتەوە لە دەفتەرێ دۆلارە یعنی $10,000 ئەگەر بە نمونە بێنیتەوە
بەلای کەمەوە لە 140 بەهاکەی لەدەستداوە بۆی هەیە بەیانی لە 160 لەدەست بە بۆی هەیە ئەگەر کەسێکی کاسبکاری دەروەوە بازار هاتبێ لە بازار بایی $10,000 لیرەی سووری کڕی بێت بۆی هەیە لە ڕۆژانی داهاتووە $2,000 بۆ نەگرێتەوە 20 وەرەقەی بۆ نەگرێتەوە. ئەمەیش ئێمە وەکو پێم وتی 2 ساڵە شرۆفەکاران میدیاکاران هەموو هاوار دەکەین خەڵکینە کاتێ فەوزایەک دروست دەبێت کاتێک شتێک دروست دەبێت کەسانێک یانەوێ پارەیەک ساخکەنەوە لە بازارەکانە ئێوە شوێن کەوتوی مەبن بۆچی بەدوایەوە. زۆر سپاسیاکی اسماعیل. دکتۆر نەوزاد سلااوت لێوێ ئێمە لای بەڕێزت ئەمەوێت لێت بپرسین ئەو خواستە زۆر و بەرفراوانەی لەسەر لیرەی سووری لە چەند ڕۆژی ڕابردوودا دروست بوو ئایا بەڕاستی ئەوە بنەمایەکی زانستی هەبوو لە ڕووی زانستی داراییەوە لە ڕووی زانستی بانکی و حساباتی بانکیەوە ئایا لیرەی سووری و ئابووری سووری ئەو پێگەیەی هەیە تەقابلی ئەو بێ هاوڵاتی ئێمە لە بازارەکانی ئاڵگۆڕی دراوە ئەو خواستە گەورەی لەسەر دروستکە بە ئامانجی قازاجکردن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست. خۆی لە خۆیدا دروستکردنی ئەو بازارە گەرمە و ئەو خواستە ڕاستە و خۆ خێرایە لەسەر لیرەی سووری پلان بۆ داڕێژراو بوو و بەشێکی زۆر لە تاخم و دەستە و هەندێک لە بازرگانان و بەرپرسانی باڵاش ڕەنگە تێوەگلابن لەم بابەتە لە کڕین و لە کۆکردنەوەی بەشێکی زۆری ئەم لیرەیە کە بەبێ بنەما چاپ کراوەوە هەر بە عشوایی بەبێ ئەوەی هیچ دراوێکی تر لە مقابلیدا دانرابێ یا بڕیزێر یا کانزاکانی ترکە قیمەت و قوەی شیڕایی دەداتە ئەو عملەیە کە لە پێناویدا چاپی دەکەیەوە. بەڵام سووریا ئەو بەری تۆنێلەکەی لێ دیار بوو کە داڕوخانێتی و خۆی لە خۆیدا ئەمە پەیامێک بوو کە خانەوادە و خێزان و عائلە نزیکەکەی ڕەوانەی دەرەوەی سووریا کردبوو بە شارەسەر تەنها خۆی مابوو لە کاتێکدا زانی بەرەو دوا قۆناغ هەنگاو دەنێ خۆی و بە تیارەیەک سەفەری کرد کەواتە پلانی بۆ داڕێژتووەوە هیچ عملەیەکی قۆرسی بیانیشی لە احتیاتی بانقی مرکزیشدا نێشتەوە بە وتەی سەرۆکوەزیرانی سووریا کە لە ئێستادا سووریا خاوەنی هیچ بڕەپارەیەکی دراوی قورسی بیانی نییە بەرامبەر بە مقابل بە بەرامبەر لیرەی سووری کەواتە خۆی لە خۆیدا بەهای سووری بەهای لیرەی سووری لە دەستدانێکی گەورەی دیتەوە داڕوخانێکی گەورەی بەخۆیەوە بینیوە. بەڵام ئەوەی کە دروست کرا لە عێراق و لە خاستن بە تایبەتی لە هەرێمی کوردستان جۆرێکە لە پلاندا بۆ داڕێشتن و جۆرێک بوو لە خزانە ناو ئەم بابەتە و ئەم لوغمە گەورەیە کە خەڵکێکی زۆر گەورەترین زیانی تێدا بکە و ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی کێشە لە نێوان ئەمریکا و سووریا و لوبناان و ئێران تکامان وابوو کە کەس لە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوە پەنا بۆ کڕینی ئەم دراوانە نەبن چونکە ئەم دراوانە هیچ بنەمایەکیان نێوەرە دەبینین لە ڕێگای ڕوخانی سووریادا عملەی ئێرانیش تومەنی ئێرانی و لیرەی لوبنانی ئەمانە هەمووی خۆی لە خۆیدا بەهاکەی وردە وردە لە دەست دەدا چونکە ئەو وڵاتانە وەک ئەوەی پلانیان بۆ داڕێژرا بێ لە دوای سووریا کامە وڵاتەوە لە دوای لوبنان کامە وڵاتیتر دێ بەرە و ئەو بەهارە عەرەبیەی کە چەند ساڵێکە یەخەی شەرق ئەوسەتی گرتوتەوە کەواتە ناکرێ ئێمە پشت ببەستین بەو دراوانەی کە هیچ بنەمایەکیان لە ڕاستیدا لە ڕووی هێزەوە لەگەرنیەوە. زۆر جار من باسی لاوە دەکەم کە عملە یا هەر دراوێک پێویستی بە هێزێکی عەسکەری و سیاسی گەورە هەیە. دەبینین هەموو عملاتی دنیا لە مقابلیدا زێڕ و کانزاکان بەرامبەریدا لە مقابلدا دانراوە بەڵام دۆلاری ئەمریکی هیچ بڕەزێڕێکی لە بەرامبەردانراوە چونکە هێزێکی گەورەوە سوڵتەیەکی عەسکەری و سیاسی و لەسەر هەموو جیاندا دەسەڵاتی دەشتێ ئەمەوای کردووە هێز بداتە دۆلاری ئەمریکی. ئەگەرچی نامەوێت باسی دۆلار کەم چکە تەوەری بەرنامەکەمان لەسەر لیرە و لەسەر تمنە لە بەشی دۆمیا کەمتر لەسەر دۆلارە بەڵام دۆلار جگە لە هێز عەسکەریەکەی ئەمریکا
قوتێکی گەورەی ئابووری ئەمریکیشی لە پشتەوە هێکا لە سەدا 12 لە سەدا 24.6 هەموو ناتجی محلی ئیجمالی ئەمریکی لە ئەمریکاوە دەرەچێت ینی کۆی ناتجی محلی ئیجمالی عالمی لە ئەمریکا دەرەچێت بە نسبەتی لە 24.6 ئەمەیکە لە نقاتە بەهێزەکانی هەژمونی دۆلار بەسەر ئابووری گیانی و بەسەر ئەو مامەڵەی لە اقتصادی گیانیە هەیەی بێگومان ئەو سی جەنابەت ڕاستە لەوەدا کە لیرەی سووری دراوێکی بێپشتیوانە جگە لە سیاسی و ئەمنی لە ڕووی اقتصادی و ئابووری سووریە ئابوورێکی وێرانە ئەتوانی کۆمەت لەسەر ئەم قسەی من بدەی من بەڵام پرسیارێکی تریشم هەیە ئەوەیە کە بەڕێسان باستان لەوە کرد کە خەڵکی ئێمە مامەڵەکاری ئێمە لە ناو بازارەکانی دنرا و خزیێنرا بۆ ناو حەقلێکی ئەلغام کە کڕینی ئەو دراوەیە و دوجار ئەم حەقلە ئەتەقێتەوە و زیانی گەورە ئەگەێنێم پرسیارەکەی من ئەوەیە چی لە پشت خزاندنی هاوڵاتی و مامەڵەکاری ئێمەیە بۆ ناو حەقلی ئەلغامی کڕینی لیرەی سووری بە تایبەت و اینجا تمەنی ئێرانیش ئایا بەڕاستی ئەمە حەقلی ئەلغامە ئایا دەستێکەیە ئەمە ئەجوڵێنێ لەم بارەوە توانی چ زانیارێکمان بیتێت دکتۆر بەڵێ ئێمە میلەتێکین بەڕاستی زۆربەی کات زۆرینەی خەڵکەکەی ئێمە سواری ئەو شەپۆلانە دەبێوە بە دوای ئاپۆڕەیەکدا دەڕوان نازانی ئامانجەکەی بەرەو کوێ ئاراستەکەی بەرەو کوێە ئەمانە زۆر جار بەرەو هەڵەی گەورەترمان دەبە بینیمان لە هەموو جۆرە مامەلەیەکی تومەن و لیرەدا خەڵکیی زۆر کە ڕەنگە اختصاصی ئەم بابەتە هەر نەبوو بێ یا فەرمانبەرێک بوو بێ یا کارگوزارێک بوو بێ یا بازرگانێکی دوور لەم بابەتە بێ بەڵام ڕاستەوخۆ خزانە ئەو بابەتەوە و پێم وایە هاوڵاتیان ئێمە زۆر جار لە زۆر کەسم پرسیەوە لە نزیکەوە ینی وای باس کردووە من خاوەنی مەسەلەن $10,000 بە $2,000 لیرەی سووری بێ کەواتە ئەمە جۆرێکە لە مامەڵەکردنی و لە مڕاهەنەکردن ئێمە میلەتێکی زۆر احتیمام بە ترسناچی دەدەین ئەو مەنیجمنت ریسک مەنیجمنتە زۆر لە ناخی ئێمەدا هەیە و زۆربەی هاوڵاتیانی ئێمە تموحی بە تایبەت چینە گەنجەکە تموحی زوو دەوڵەمەند بوون یا زوو قازانجکردن و قازانجێکی زۆر لە ڕووی زانستیەوە هەموو مامەڵەیە کە ترسناچی زۆری خستە سەر لە هەمان کاتدا قازانجێکی زۆری لە داواکردنی قازانجێکی زۆر ترسناچێکی زۆر یا زەرەرێکی زۆر بەرامبەریدا هەیە کاتە ئێمە زۆربەی خەڵکی ئێمە زیاتر ڕەنگە بێکاریەکەی ڕەنگە بارە خراپە ئابوووریەکەی وای لێ بکە دەرفەتێک یا دەواازەیەکی دابینکردنی داهاتێکی ڕاستەوخۆوە جگە لە داهاتیا فەرمیەکەی خۆی بدۆزێتەوە یان کارێک بکە بۆی دەستکەوتێکی هەبێ هەر هیچ نەبێ بەشێک لە کورتێنانەکانی موازنەی خێزانەکەی خۆیدا کەم بکاتەوە ئەم جۆرە مامەلانە زۆر لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا باوە بەڵام لە ڕووی زانستیەوە ئێمە لە هەموو کەناڵەکان لە زۆربەی کەناڵەکان لە نووسرا و مەقالەکانمان داوای ئەومان کردیە کە تومەن و لیرەی سووری زۆر خەتەرە لە ئێستادا هیچ هاوڵاتیەک مامەڵەی پێوە بکە ڕەنگە ئەو کاتە لە ڕۆژێکدا مامەڵەت پێ کرد بڕێکت قازانج بوو بەڵام ناکرێتەوە خۆت تەسمیلی ئەم لوغمە گەورە بکەی یا ئەم تەلە گەورەیە کە بۆمان دانراوەتەوە و ڕەنگە لە سەدا دوو کەس مستەفید بی لەم بابەتە کە بازرگانی گەورن یا دەسەڵاتدارانی گەورە لە پشتیان بابەتە هەن بەڵام 98 کەسی هاوڵاتی زیانی گەورە دەکاوە داماڵینی جیرفان و داهاتی خەڵکێکی ڕەشوڕوتی ئەم وڵاتەیە ئەم جۆرە مامەڵانە. بڵێ دکتۆر نەوزاد زۆر سپاس ئەگەڕێمە وڵات کاک ئیسماعیل ئەوەی دکتۆر نەوزاد ناوینە ڕاونان یان خستنی هاوڵاتی و مامەڵەکاری ئێمە بۆ ناو حەقلێک لە ئەلغام کابریتێر لە کڕینی ئەو دراوانەی بەهای نییە پاڵپشتی اقتصادی نیە لە ناوخۆی وڵاتەکەی خۆیە پاڵپشتی ئەمنی و سیاسی نییە ئایا پێت وایە ئەم ئەلغامە ئەتەقێتەوە و خەڵکیی زۆرتیایە دەرەرمان دەبێت خەڵکی سپاس بۆ کاک دکتۆر جوانی فەرموو خەڵک لەمە پێش زەرەری کردووە ئوستاز یعنی ئێمە نمونەت بۆ بێنینەوە ئێماڵین 2 ساڵە هاوار دەکەین
لەوەتەی وەزعی سووریا ئاوای بەسەر هاتووە لە بەردەوام پرسی لیرەی سووریا بەڵێ بەردەوام بەرەودابەزین هاتووە. ئێمە گامە لە بازارەکانە لە 3 ملیۆن و نیو لە 2 ملیۆن و نیو تاگەیە 600,000 تاگەیە 500,000 بە لێشاو خەڵک پەلاماریەمەدا خەڵک ئەو کات زەرەری کردووە پێشتر زەرەری کردووە بەداخەوە زۆر بەداخەوە بۆ خەڵکی ئێمە کەناڵەکەی بەڕێست و دەیان کەناڵی تر و دەیان شرۆڤەکاری تر و هاوار دەکەین ئەمە هیچ منەمایەکی زانستی نییە وریابن خۆتان لەم بەهایانە دوورکەن کەچی خەڵکی دێ بەرەو ڕووی باشە خەڵکی یعنی بەڕاستی ئەگەر پارەیەک کۆی کردبێتەوە بە مەعاش یا بە کرێکاریەکی ڕۆژانە یا بە هەر دەستکەوتێکی ڕۆژانە توانی بێتی 5,000 دلار کۆکاتەوە ئێستا بێنێتی بیا بە تمەنی بیا بە لیرەی سووری و دوجار 1,000 دلاری بۆ بگرێتەوە ئەمە ئیشێکی باشی کردووە نەخێر ئیشێکی باشی نەکردووە ئێمە ئەڵێن خەڵکی خەتای خۆیەتی خەڵکی لەما زەرەڕۆمەند خۆیەتی خۆیشی بڕیاری داوە با من تا ئێوارە هاوارکەم بەڵام گوێ بۆ کەناڵەکانە بێ بکرێت گوێ بۆ شرۆڤەکاران بکرێت ئێمە لە بازاری بۆسەی ئێمە بنمونە بێنیتەوە لە 102 بازرگانانی بازاری بۆسەی ئێمە لیرەی سووری نەکڕیوە لە بەرزیش و لە نزمیشە نەیکڕیوە خۆمانمان لێ نەداوە بە هیچ جۆرێ مامەڵەکانی ناو بازای دۆلارەکە نەیکڕیوە کەمترین ئەتوانین بڵین لە 102 ئەگەر خەڵکیەوە هەبێت ئەم لیرە سووریە بەلێ شاوێک ئەگەر لە دەرەوە هەبوو بێت یا لای خەڵکە بوو بێ نمونەیەک بێنینەوە ئەگەر کەسێک تومەنی ئێرانی کڕی بێ لە ڕۆژانێکە 2 ملیۆن تومەنی ئێرانی بەگەڵایەک بوو بێ بای 10,000 بای 20,000 تومەنی کڕیوە وەکو کاک دکتۆر وتی قەیچێکە ئەگەر زۆر زەرەرکە 2,000 دلاری لێبێتەوە لە ئێسادا 2,000 دلاری بۆ گرێتەوە ئەتوانین بڵین 2,000 دلار لە ڕۆژی تەوقیت کراوە کە فەوزایەکی ئاوا دروسە بێتەوە جارێکی تر ئەم پارانە بە لێشاو دێنەوە بازار گابرا خواخوایەتی بەس مایەکەی بۆ دەستکەوێتەوە دوجار ئەم پارەیە لە باخەڵی هاوڵاتی دەرچوو چوە باخەڵی ئەو پێشتر لە باخەڵی ئەم دەرچوو بوو چوو بۆ باخەڵی ساحێبی تمەن ئێرانە چوو بۆ ساحێبی باخەڵی ساحێبی حکومەتەکەی سووریا چونکی سووریا وەکو دکتۆر فەرمووی هیچ داهاتێکی نەبوو بێ دەخیلەیەکی چۆڵی هەبوو بێت وڵاتی برد بێ بەڕێوە دەیان ساڵە دەیان ملیار دلاری بەم پارەیە ڕاکێشاوە ئەم وڵاتی بەوە بردووە بۆیە قیمەتی پارەکەی ئەوەندە کەمە بە دڵنیاییەوە داهاتوویەکی ناخۆش چاوەڕێی لیرەی سووریەکات بۆ هاوڵاتیانی خۆمان با نمونە بێنینەوە حکومەتی عێراقی کاتێک کە زانی زۆرینەی پارە سویسریەکەی لە دەرەوەی وڵاتە بە بڕیارێک ڕەفسی کرد کەس فریان نەکەوت ئەبینی لە بازارەکانە ئێستا فرێدراون یا نرخەکەی زۆر زۆر کەمن حکومەتی سووری داهاتوویش بەڵێ 25,000 ئەوەی ڕسمی سەدام حوسێنی لەسەر بوو ئەوەیشی کە ئەسپەکەی ڕسمی ئەو دوو ئەسپەی لەسەر بوو دوو لە ڕووی بینەران و بیسەران ئەبینی هیچ بەهایەکی نەبوو حکومەتی سووری ئێستا ئەگەر بینەران و بیسەران سیرکەن گوێ بگرن وا بزانن حکومەتی سووری بەهای ئەم لیرە بەرزەکاتەوە بەچی بەرزێکاتەوە یەدەکی ئاڵتون و زێڕی سفرە گسکی لێدراوە لە بانقی بەرکەسی حکومەتی تازەی ئێستا بڕیاری داوە مەعاش بکا بە 4 ئەوەندە مەعاش بکا بە 4 ئەوەندە بۆ هاوڵاتیانی باشە دوو ڕێگەی لە بەردەستە حکومەتی سووری و بانکی مەرکەزی سووری دوو ڕێگا خراپترین خراپ چییە؟ خراپ ئەوەیە مەعاش لە 100 لە ملیۆنێ لیرەوە ئەکا بە 5 ملیۆن لیرە 5 ملیۆن لیرە پێشتر هاوڵاتیەک ملیۆنێ لیرە وەرەگرت ئێستا 5 ملیۆن لیرە ئەکەوێتە بازار باشە پشتی بەزێڕێک نییە وەک حکومەتی عێراقی بیخاتە بازار دراوێکی بیانی بخاتە بازار لیرەکە کۆکاتەوە جارێکی تر بیێنێتەوە نێڵە بەهاکەی دابەزێت لەما بەهاکەی دابەزێت ئەی خراپترینی چییە؟ ئەگەر حکومەتی سووری ئێستا ئەو پارەی لە بەردەست نەبوو ئەو پارەی لە بەردەست نەبوو لەلایەن هاوڵاتی ئەو پارە وەکو چۆن پێشتر لەلایەن حکومەتەوە بانکی مەرکەزی گسکی لێدراوە زێڕ و ئاڵتون و دراوە بیانێ قورسەکانی هەمووی براوە لەلایەن حکومەتەوە ئێستش ئەگەر پارەی لە بەردەست نەبێت ئەم موچە زیادە با بە هاوڵاتیان خراپترین چییە؟ خراپترین ئەوەیە چاپی نوێ ئەخاتە بازارەوە هەر لەو چاپەکە ئەمەش خراپترینە پارێکی زۆر لە دەرەوەی وڵاتە پارێکی زۆر لە ناو وڵاتە و پارەیەکی زۆری چاپکراویش بە دوایاتێ خراپ بۆ خراپترین ئەچێت بەڕێی من نەک باش بۆ باشترین
کاک اسماعیل ئەو وجە نەزەرەی کە لە ناو خەڵکایە و دافع بۆ ئەوەی کە بچێت لیرەی سووریە بکرێت باوەڕی وایە سەبەبی سەپاندنی ئەو گەمارویانە بەسەر سووریا بریتی بوو لە ڕژێمەکەی بەشار ئەسەد ئەو ڕژێمە ڕوخە ڕژێمێکی تازاتوە ئەم ڕژێمە کە تازە دێت عادەتەن دەرگایەکی بۆ بکرێتەوە بە ڕووی دنیاوە ئەگەر هەندێک ڕفتارەکانی مولائیم بێ گونجاو بێ لەگەڵ ئەو پێوەرە نێودەوڵاتیانی کە وڵاتانی ئەمریکی و ئەوروپی بەلایەنەوە گرنگە خۆگونجێ نەربێت لەگەڵ زمینی نێودەوڵەتیە ئەگەری ئەوە هەیە کە گەمارەکانی لەسەر لابچێ و ئیسیسماری ئەجنەبی ڕووکاتە ئەوێ نەوتەکەی بفرۆشێ کۆمپانیای ئەوروپی ئەوانە ڕووکاتە نەوتەکەی و دام و دەستەکانی و بەرینام بکەن ئەمە بەڕاستی دەرفەت ناڕخسێنێ بۆ بەرزکردنەوەی بەهای لیرە و ئەو خەڵکە لەو داڕوخانە گەورەیە بپارێزێکە هەمووان چاوەڕێەکەین یان حەقێک نادە بەم بیر و بۆ چوونەش ئەمە بۆ ئێستا نا ئەمە بۆ داهاتوو ساڵێ دوانی تر بەڵام ئایا ئەمەی باست کرد داهاتی حکومەتی سووری ئەوەندە ئەبێت ئەو هەموو مەشروعاتی تیاابێ حکومەتی سووری لەسەر نەوتێکی کەمەچێ بڕێوە بەڵام شعبی سووری لەسەر بازۆڵ و دەستی خۆی وڵاتە با بڕێوە نمونەمان چییە؟ نمونە شاری حەلەبە ئەتوانین بڵێن لە سا 60 داهاتی حکومەتی سووری لە شاری حەلەبا بوو سینی یەکەم نەک سینی دووەم بەڕێی من سینی یەکەم نەک سینی دووەم تا ئەو پێش لێی بدرێت لە کوالێتی دەرمانی سووری باشترین دەرمانێک بوو کە هەناردەی وڵاتانە کرا و سیعرەکەیشی هەرزان بوو یعنی حەلەب سەرچاوەی داهاتی لە سا 60 بۆ 65 حکومەتی سووری بووە ئێستا حەلەب بووە بە وێرانەیەک ئەو شەریکات و هینەی کە هەی بووە و مەعمەلانە هەر هەمووی داخڵی تورکیا وڵاتانی ترکرا لە ئێستادا ئەمە بتەوێ هەڵی سێنیتەوە بەخوا زۆری دەوێت نەوتێکی کەمیشی هەیە لەبەرەوە ئێستا ئەوترێت لە 95 شعبی سووری لە ژێر هێڵی هەژاریەوەیە قسەکە بۆ ئەمڕۆیە تازە ئومەمی متحیدە داواکە بە هاوکاری مرۆیی بگەیە بە سووریا چون سوپارەکەی چۆن ئێستا بەرزە بێتەوە یعنی داهاتوێکی دووری ئەوێت ڕاستە ئەم قسەیە ومێ دەکەین ئێمە لە داهاتووە حکومەتی سووریش شعبی سووریش ئەمەی کە ئێستا هەیە داهاتوێکی گەشیە بێ و عملەکەی عملەیەکی باش بێ بەڵام ئەمە پێی ئەچێ ئێمە باسی خاڵی یەکەممان کرد خراپترین ئێستا ئەوەی لە بەردەستی من و تۆ بیرە نار و حکومەتی سووری و شعبی سووریە خراپ و خراپترینەکەیەکە وتمان موچاکە بە چوار ئەوەندەی تر لیرە دێتە ناو بازارەوە ئەگەر نیتە چاپی ئەکا ئەوەندەی تر زیادەکە داهاتوو ڕۆژانی داهاتوو قسەی داهاتوو جوابی ئەداتەوە نەک لە ئێستاوە ئێمە وەکو بەڕێزت و وەکو دکتۆریش فەرمووی خەڵکی بەو خەیاڵ پڵاویە کاکە من 2000 لە پڕێ دەبم بە کوڕێ ئەمە قسەیەکی ناو مجتەمەعی کوردیە لە پڕێ ئەبم بە کوڕێ نا ئەزیزی من تۆ لە مەعرەز ئیشەکەی $200 $300 $1000 بەمانجێ پیا کردووە خێرە ئەمڕواتی $1000 دانات و ڕۆیشتیتە دواوە یا بازرگانێک یا لە هەر جێیەکی تریشت کردووە زۆر سپاس دکتۆر نەوزاد ئایا ئەو گۆڕانکاریانەی کە لە سووریا ڕوودەدات سەرڕای ئەوەی کە لانێکم لە 15 ساڵی ڕابردووە لە دوای بەهاری عەرەبیەوە ئابووری سووریا تەحتیم بوو بەهۆی خۆپیشاندانەکانەوە بەهۆی گەمارەکانەوە بەهۆی توندوتیژی و شەڕە ناوخۆیەکانەوە بەڵام لاچوونی بەشار ئەسەد وەکو لە کاک ئیسماعیلم پرسی ئایا نوعێک لە گەشتبینی دروست ناکا بۆ ئەوەی کە بە هێواشی گەماروی لەسەر لابچێ ڕژێمێکێت بێتە ئاراوە کە گونجاو بێت تا ڕادەیەک ئەگەر زۆرشنا لەگەڵ پێوەرە نێودەوڵەتەکانە و ئەمریکی و ئەوروپیەکان لەبەر بەرژەوەندی خۆیان گەمارۆکانی لەسەر لا بدەن کۆمپانیەکانیان بنیارن و بەرهێنان لە نەوتا بکەن لە غازا بکەن ئەو هێڵی غاز لە قەتەرەوە بۆ سووریا و بۆ یەکێتی ئەوروپاکە ئامانجێکی گەورەی ئەمریکایە غازی قەتەر بگەێنێتە ئەوروپا و سووریا ببوژێنێتەوە لەو قطاع سەناعی کە پێشتر هەیبوو ئەمانە نەوعێک لە زەمینەی گەشتبینی ناڕخسێنن بۆ کڕینی لیرە ئەگەر من وەک هاوڵاتێک ئەم بیر و بۆچوونەم هەبێ بڵێم ئەی کڕم لیرە لەبەر خاتری ئام تەسەوراتانە شرۆڤوشیکردنەوەی بەڕێز لەم بارەوە چیە یا لانێکم زانستیا بووری لەم بارەوە چیمان پێڵێ بەڵێ ئێمە ئەگەر باز لە بارودۆخی سووریا بکەین دەبێ بگەڕێنەوە چاوێک بە دۆخی حکومڕانی عێراق و هەمان دووبارە بوونەوەی سیناریۆی عێراق بکەین بینیمان عێراق لەگەر ئازادکردنی لە ژێردەسەڵاتی حکوومەتی ڕژێمی بەعەس کاتێکی زۆری پێویست بوو کە حکوومەتێکی ئینتیقالی و حکوومەتێکی فرەڕەنگ
و بە هەمان شێوە سووریاش جۆرێک لە نەتەوایەتی، جۆرێک لە مەسهەبی و جۆرێک ئەو گروپە چەکدارانەی کە ئێستا ئیحراری شامی پێدرن و حکومڕانی سووریا دەکەن، کۆمەڵێک گروپ و تاخم و بیر و ڕای جیاوازن و پێم وانیەوە بە ئاسانی لەسەر دۆخی بەڕێوەبردننی و حکومڕانی سووریادا بە ئاسانی بگەنەیەک و لە حاڵەتێکی تردا دەیان گروپی چەکداری جیاواز و حتا گروپی داعشیش لە سووریا لە شانە نووسوەکانن و پێم وایە بارودۆخی سووریاوە بە ئاسانی ڕاستەڕێ نابی و لە ڕووی ئەمنیەوە شەر وڵاتێک ئەمن و ئەمانی نەبوو و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە سەقامگیری بەخۆیەوە نەبیر ناتوانێت حکومڕانێکی ڕاست و دروست بەڕێوە ببا و ناتوانێت هەڵبژاردنێکی نەزیح بکە و کاتێک ئەم شتانەی کە ئەساسین پێی نەکراوە ناتوانێت بەردەوامی بێت لەو بڕیارەی کە بتوانێت عملەیەکی نوێ بێنێتە ئاراوە. دەبینین هاوڵاتیانی سووریا بە گشتدار و بەرد و پەیکەر و دروشمەکانی بەشار ئەسەددا هەڵدەگەڕێن و دەیان ڕوخێنن پێت وایە ئینتیما و مەحەبەتی و ئیستیمڕاریەتان هەبێ لەسەر ئەو پارانەی کە هەمووی دروشمی ئەسەد و دروشمی ئەو حکوومەتەیە و پارەش وەکو گوتم پارە لە هەموو عملەیەک لار وڵاتێکدا خۆشەویستەوە هەڵگرتنیشی لەسەر بۆیە لە جیرفانمان لەسەر لای دڵمان دادنن. پێم وانیە هاوڵاتیانی سووریا ئەم پشیە درێژیان هەبێ بەردەوام بن لە بەکارهێنانی عملەی سووری لە بەو هەموو دروشم و وێنەی بەشار ئەسەدەوە. بەڵام ئەگەر چاوێک بە بازاری هەرێمی کوردستان و بە سووریاشدا بخشێنینەوە دەبینی لە هەرێمی کوردستان سەدان ملیار لیرەی سووری لە ناو لایلۆنی کەپس واتە دەستکاری نەکراوە دەستی یەکەمە. ئەگەر دەستی دوو پارەی دەستی یەکەم زۆر هەبوو جۆرێک لە ئاماژەیە بۆ شکاندنی یا بەهای ئەو عملەیە. ئێستا لە عێراق ئەگەر بمانەوێ 132,000 چاپ بکەین دەبێت $100 ئەمریکی بخەینە سەر حیسابی احتیاتی دراوە قورسە بیانیەکان دابنێن اینجا بتوانین 132,000 چاپ بکەین کەواتە ئیستمڕاریەتکردنی و سەقامگیرکردنی بەهای دیناری عێراقی پەیوەستە بەم عملەیە دراوە قورسە بیانیەکەی یا ئەم بڕەزێڕەی لە بری ئەم پارەیە دایدنێ. بەڵام سووریا لە ئێستا وڵاتێکی وێرانەیە. بە کورتی لەم پرسیارە پێم بڵێیت داهاتووی ئابووری سووریا بەڕێی تۆ کردنەوەی دەرگا بۆ لاچوونی گەمارۆکان وەکو گریمانەیەک ئەگەر قابلی ئەوە بێ ڕووبدا دەرگاکردنەوە بۆ بەرهێنانی کۆمپانیا بیانەکان لە نەوت و غازی سووریا بژانەوەی سێکتەرە پیشەسازیەکەی ئەمانە دەرفەت ناڕەخسێنن بەوەی کە ئەو دراوەنیوەی سووریا کەیتە ئاراوە ڕسمی بەشار و حافزی لەسەر نییە بەهایەکی بەقوەتی هەبێ و خەڵک بتوانێت ئەم لیرەیە بگۆڕێتەوە بەوە. ئایا هاوڵاتیەک منێک وەکو هاوڵاتی بەم بۆچوونەوە ئەم لیرەی سووری ئەکڕم لە بازارە ئایا بۆچوونەم بۆچوونێکی واقعیە؟ ئایا دەتوانێت خزمەتم پێ بکات لانی کەم لە 6 مانگی داهاتوو لە ساڵی داهاتوو کە گۆڕانکاریەکان سەقامگیری لە سووریا بێتە ئاراوەکو احتیمالێک من ئێستا قانزاش بکەم لەسەر ئەمە قسە چییە؟ بەڵێ ئێمە ئەگەر ئەم گریمانەیەدا بنێن و سووریا بێتە بارودۆخێکی تەواو سەقامگیر و بڕیاری چاپکردنی پارەی نوێ بدا. بەڵام من پێم وانییە حکوومەتێک و بە زەحمەت بە خوێن ئەم وڵاتی ئازاد کردبێەوە بە ئاسانی بێلێ ئەم هەموو لیرە سووریە چاپ کراوە بێ بنەمایی لە دەوروبەری وڵاتانی دراوسێ هەن و بە ئاسانی بگەنەوە ناو سووریا. کەواتە هاوڵاتیەکی کوردی دانیشتووی ئەم سێ چار پارێزگایە چۆن دەتوانی ئەو پارەیە بە چ ڕێگایەک بە چ شێوازێک بیگەڕێنێتەوە بۆ سووریا بۆی ئاڵوگۆڕ بەو پارەیە بکە کە چاپی نوێی سووری پێدەگوترێت. و لە حاڵەتێکی تردا ڕەنگە سووریا بە بڕیارێک وەکو حکوومەتی عێراق بڕیاریدا لە بلۆکردنی 25 دیناری ئەو کسای پارەی سویسری ڕەنگە بلۆکردنی جۆرێک لەو عملانەیان جۆرێک لە عملانەکانی بەهاکەیان زۆرە ڕەنگە ئەمە وابکە جۆرێک لەم پارانە بلۆکە بە بیانووی ئەوەی کە
کەوتۆتە دەستی بەشێک لە گروپی چەکداری و گروپی تیرۆریستی و ئەمە دوور مەبینە و بینیمان عێراق بەم هەمووە چێشمە چێشمی سیاسیە و مانەوێ نەمانەوێ بەشێکی زۆری وڵاتی عێراق سەردەمانێک بوو ئازاد کرابوو وەکو هەرێمی کوردستان حکومڕانی خۆی دەکرد بەڵام نەمانتوانیوە بە ئاسانی لە عێراق پارە چاپ بکەینەوە و بارودۆخی ئابووری عێراق تا ئێستاش وەکو خۆی سەقامگیر بکەیەوە لە ڕووی ئابووریەوە ئێستاش لەگەر ئەم هەموو بیر و ڕاجیاوازە و ئەو هەموو کوتلە سیاسیە تا ئێستاش بە بارودۆخی عێراق نەکەوتۆتە کەنارێکی زۆر ئارام کە مرۆڤ دڵی پێخۆش بێ. دەبینین شەڕە دەنوچێکی بچووک لە عێراق ڕوودەدا ڕاستەوخۆ بەهای دیناری عێراقی بەم هەموو قورسایی عێراقەوە بەو هەموو زێڕ و دراوە قورسە بیانەی هەمانە ئینجا بەهاکەی لە دەست دەدا بە ڕێژەیەکی بەرچاودا دەبەزێ. ئەی سووریایەکی ماڵوێرانی ئێستا لەم بارودۆخە خراپە بێت چۆن من ڕێگە بە خۆم دەدەم داهاتێکی بەعرقەی نیوچوانی خۆم پەیدام کردوێ بچم بە لیرەی سووری بگۆڕمەوە چاوەڕێی بارودۆخی سووریا بکەم. ڕاستە هاوڵاتیانی سووریا هاوڵاتێکی دەستیکاریان زۆرە و پشت بە داهاتی ناوخۆی دەبەستن. بەڵێ زۆر سپاس. کاک ئیسماعیل لە ناو بازارە لەگەڵ ئەوەی کە خەڵک ڕۆژانە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکە ئێمە هوشداری دەین بە هاوڵاتی زیان دەکە. هاوڵاتیمان هەیە چەند دەفتەر دۆلار لەم ئاڵگۆڕی لیرەی سووریا زیانی کردوێ بۆ ڕۆژانە مامەڵە لەگەڵ بازاری دۆلارەکە. بەڵێ بۆ جوابی ئەمە ئەو پرسیارەی کە لە بەڕێز کاک دکتۆرت کرد ئەزەکەم جوابی ئەوەت بمەوە. گریمانێک دانێن ئەوەی ئەو پەیامە جوانی کە بەڕێزت دوتت بۆ شعبی سووری هەمووی هاتەتی ئێمەش پێمان خۆشە وەکو چۆن ئێمە پێمان خۆشە ژیانی خۆمان خۆش بێ و ئابووریمان بەقوت بێ و لە ژێر ئابوووریەکی باشە بەحەسینەوە شعبی سووریش حەقی خۆیانە. گریمان ئەوەی بەڕێزت وتت 100% هاتەدی. ئایا ئەو پارانەی لە دەرەوەی وڵاتی سووریان چیان بەسەر دێ؟ ئەمڕۆ بانکی مرکزی سووری وەکو بەڕێزت وتت ملیۆنێ لیرەی سووری بە 83 دلار داناوە، یعنی بە 120,000 دینار بۆ 125,000 دینار ملیۆنێ لیرەی سووری داناوە. پسپۆڕان و شارەزایانی بانکی مرکزی سووری بیر لەوە ئەکەنەوە بای 100 ملیار دلار لیرەی سووری چوەتە دەرەوەی وڵات. ئایا ئەتوانن قووەتی ئەوەی هەیە بانکی مرکزی ئەم هەموو لیرە وەرگێتەوە لە مقابلە ئەگەر لیرەیەک بێ بە بێ ڕەسم یا هەر دراوێکی ترکە ناوی لێنین بە دڵنیاییەوە ڕێگە چارەیەک دانێن بۆی ئەو پارە زەبەلەحی کە لە دەروەی وڵاتە نەگەڕێتەوە وڵات. ڕێگاکەیش بەڕێی من لەوە چێ لە یەک هەفتە داینێن چێ لیرەی هەیە بۆەوەی ڕسمی بە شارەسەدی لەسرە بۆەوەیشی کە ڕسمی لەسەر نییە بێت لە بانکی مرکزی تۆماری بکات حدودەکانی لێداخات. ئایا ئەم پارە زەبەلەحی کە لە دەروەی وڵاتە یەکێک لە ڕێگەکانیش دابەزاندنی نرخی لیرەیە بەرامبەر بە دۆلار بۆی بەکەمترین بڕی دۆلار بتوانێت زۆرترین لیرە بکڕێت. ئەوە یەک لەوە دوایی با ئێمامە بێنینەوە لە هەفتەیەکە ئەم پارە زۆرەی لە وڵاتانەیە کە لە مقدیمەی باسەکە باسمان کرد چەند وڵاتێکە ئایا ئەم پارە زۆرە خۆ ئەگەر بەڕێزت ئێستا 10,000 دلار بکەی بە لیرەی سووری بەلای کەمەوە پرسەر ئەم مێزەیە کات ئەوەندە گەورەیە خۆ ئەگەر وابێت بە ترێلە بەردەم حدودەکانی سووریا بگیرێت ئەم پارە بە قاچاقیش نابرێتە ژوورەوە کەواتە دوجار دوای ئەم ئومێدە زۆرەیش ئەوەی لە دەروەی سووریایەت لیرەی سووری پێیە هەرزیانەکات. بۆ ئەمەی پرسیاری دووەمیشت ئەوەی کە لە بازارەکانە بە دڵنیاییەوە کەسێک لیرەی سووری کڕیوە بە 100,000 دینار بە 120,000 دینار لە 600,000 فرۆشتوێتی 1/6 خێری لێ کردووە، یعنی لە 100 تا 600 خێری کردووە، لە 100 تا 500 خێری کردووە، لە 100 تا 400 بەڵام ئەمانە کەمی نەبوون. دوجار ئەوەی کە 5 ملیۆن و 10 ملیۆن و 15 ملیۆن و 20 ملیۆنی بردووەتەوە وەکو کاک دکتۆر فەرمووی ئەی باتەوە وەڵێ قەیچێکا بای 20 گەڵایە و 30 گەڵایە و 40 گەڵایە هەموو ئاوا تەوزیع بێتەوە. باش کاک ئیسماعیل لەمە کاتی بەرنامەکەمان تاو بوو ئەگەر دو پەیامێک دو قسەیەک لەسەر ئەوە هەبێ فەرموو و پێشم خۆشە بزانم ئایا بەڕاستی هیوادارم هیچ کەسێک زەرری نەکردێ بەڵام لە ناو بازارەکانی ئێمە نسبەتی گەورە لە زەرکردنی هاوڵاتیە بینی لە خیلاری 20 دقا لە بای 150 ملیۆن لیرە 10 ملیۆن لیرە زەرەر کراوە لە دەستی بۆ تۆ بۆ من کە ئێمە ئاگامان لێ بووە
هەر ئەوەندە لە قاتی سەرەوە بۆ خوارەوە 10 ملیۆن دینار 10 ملیۆن دینار بۆ نادە دقیقەیەک زەرەر کراوە لە خلالی بەس ماڵمە و ماڵتە 22 ملیۆن دینار زەرەر کراوە. ئێستا دوجار زەرەری خەڵک هەمووی ئاشکرا بێ حەزمان نەیەکرد خەڵک زەرەرکە حەزمانەکرد خەڵک گوێ بگرێت. ئێمە ئەڵێن لە بازاڕەکانی بۆسا ئێمەی معاملەی دۆلار و دینار و لەناو بازاڕەکەین هاوارەکەین توخنی ئەم پارانە مەکەون. ئێستش تمەنی ئێرانی یعنی تمەنی ئێرانی کە تۆ سەیری ئەەکەی لە 2 ملیۆنەوە خەڵک خەزنێکە لە 5 ملیۆنەوە تازە ناچێ بۆ 6 ملیۆن کاکە ناچێ بۆ ئەو بەڕێزی من ئیشی تۆ نییە واز لەم خەیاڵە بێنە چۆن لە پڕێبی بەکوڕێ ئەمەندە خوا ڕزقی تۆی داوە ئەمەندە ڕزقی تۆ هەیە لەسەر ئەم زەویە کفایەت کە تۆ بتەوێت کەسێکی بازرگانی بچووکی وەکو بازرگانێکی گەورە دەرکەویت لە 180 یاچوونی خۆت ببینە لە 110 بتوانی بەو ڕێژەیە بگەی بەو. زۆر سپاس زۆر سپاس دکتۆر نەوزاد پێم خۆشە جۆم لە دوایین پەیامی جەنابەت بێ بۆ خەڵکی ئێمە و مامەڵەکاری ئێمە ئەتوانی لە کاتێکی کەما بفەرموویت. تکام لە هاوڵاتیانی خۆمان هەیە بە هیچ شێوەیەک ئەگەر هیچ جۆرە بازرگانیەکت لەگەر وڵاتی سووریا و ئێران و لوبلاندا نییە خۆت مەخسێنە ئەم بابەتەوە و ڕەنگە زیانی گەورە بکەی و تکامان هەیە هەڵگرتنی لیرەی سووری کارەساتێکی گەورە دەخڵخێنێ ئەگەر پێم وایە بەشێک لە وڵاتیانی ئێمە ڕەنگە هەر جۆرێک بێخۆی لەم بابەتە بدا بەڵام پارەکانت بکە دەبەش لەم دەبەشە بەشێکیان بۆ ئەم بابەتە دابنێ قەیسێکە ئەگەر زەرەریشت کرد زەرەرێکی کەم بکەی و حەزت لێبی بەشداربی لەم مامەلەکردن و لەم زەرەرە بەڵام خۆت مەخە ناو ئەو حەق لە لوغمەی کە باسم کرد زیانێکی گەورە بکە با پڕوشکە ساسمەیەکی بەسیتت پێ بکەوێ و ڕەنگە کاریگەری ئەو تۆی لەسەر ژیانت دروست نەکا. دووبارە تکام وەیە لە هاوڵاتیان نزیکی ئەم بابەتانە نەکەون چونکە ئەم بابەتانە دروستکراون و بەرزکردنەوە و نزمکردنەوەی ئەم بابەتە خۆی لە خۆیدا ئەسلی نییە و زۆرێک لە بەشێک لە تاخم و لە چەند کەسێک لە ڕەنگە لە پەنجەی دەست زیاتر نەبن ئەم بازاڕەوە گەرم دەکەن و دای دەبەزێن و بەرزی دەکەنەوە بۆی گیرفانی هاوڵاتیانی ئاساییدا بماڵن و بیخەنە گیرفانی خۆیان. بەڵێ بەڕێز دکتۆر نەوزاد ئەمەوەندی پسپۆڕی ژمەریاری دارایی زۆر سپاس بە جەنابەت بەڕێز کاک ئیسماعیل مەحموود مامەڵەکار و شارەزا لە بازاری دراو زۆر سپاس بە جەنابەت بۆ میوانی داری بەرنامەکەمان بینەرانی بەڕێز هیوادارم گفتوگەکەمان مای سوود بێ بوو ئێوە و ڕێزم بۆ هەموو لایەک.